سیستمی هاوسەرۆکایەتی ئامانج لەی چەسپاندنی بنەمای یەکسانی و هاوسەنگی ڕەگەزی و دیموکراتیە. تیایدا ژنان درێژە بە خەبات و تێکۆشانیان دەدەن و کاروبارەکانی کۆمەلگا بەڕێوە دەبن. سیستمی هاوسەرۆکایەتی لە پێناو بەدەستهێنانی یەکسانی ڕەگەزی و هاوسەنگی دیموکراسیە بۆ ژن لە پۆستەکانی بەڕێوەبردندا. لە ئێستادا ئەو سیستمە لە کوردستاندا لە ناو پارتە سیاسیەکانی هەڵگری فەلسەفەی ئازادی و پرۆژەی نەتەوەی دیموکراتیک پەیڕەو دەکرێت. وشەی هاوسەرۆکی گزارشتە لە بەڕێوەبردننی دەستگایەک یان دامەزراوەیەک یان لایەنێک لەلایەن ژنێک و پیاوێکەوە کە ئامانجلەی چەسپاندنی بنەمای یەکسانی و هاوسەنگی ڕەگەزیە. لە ئێستادا سیستمی هاوسەرۆکایەتی بووەتە مۆدێلێک و لە ئەوروپادا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جگە لە شنگال و ڕۆژئاوای کوردستان هەندێک پارتی سیاسی هەڵگری فەلسەفەی ئازادی پەیڕەوی دەکەن. ئەمەش بە پێشەنگایەتی ژن و تێکۆشانی ژنان بەدەست هاتووە. تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە باشووری کوردستان ساڵی 2014 دامەزراوە و لەسەر سیستمی هاوسەرۆکایەتی کارەکانی بەڕێوە دەبات. لەم سیستمەدا ژنان زیاتر بەرپرسیارەتیان هەیە چونکە بەگشتی هاوسەرۆکایەتی بەرپرسیارەتی گشتی ڕێخستن دەگرێتە ئەستۆ. لەو بارەیەوە لەیلا مەجید ئەندامی تەفگەری ئازادی لە هەرێمی کەرکووک باسی لە گرنگی سیستمی هاوسەرۆکایەتی و بەدەستهێنانی یەکسانی بۆ ژنان کرد و وتی: ئەنی هاوسەرۆکی زۆر شتێکی باشە و ئەگەر بەڕێوە بچێت و شتێکی پێشکەوتووە. ئەنی ژن و پیا و یەکسان بە یەک و یەکتری کار و خەبات بە یەکەوە ئەکەنە بەرەوەی ژن هیچی کەمتر نییە لە پیا و ئەبینی ساکە ژن هەمووی لە سەنگەرەکان هەمووی بەرگری لە کوردستانەکەن و هەمووی لە سەنگەرە ماونەتەوە، یعنی هیچ جیاوازەیەکی نییە بێ لەگەڵ پیاوە. بۆ یەکە بۆ هین هاوسەرۆکیش بە یەکەوە بێ باشترە و بۆی ژن زیاتر ڕێخستن دەکرێت. و لەیلا مەجید ئاماژەی بەوەش کرد لە تەفگەری ئازادیدا سیستمی هاوسەرۆکایەتی پەیڕەو دەکرێت و ژنان ڕۆڵیان تێیدا هەیە. تەفگەری ئازادی سیستەمی ئەوەی زۆر باشە کە ژن و پیا و یەکسانەوە کویەک هاوسەرۆکی ژنێک و پیاوێکە ئیش و کارەکان بەڕێوە ئەبەن و لە هەموو شتێکە یعنی هین بە یەکتری ئەکەن ڕاوێژ بە یەکترەکەن و بەڕێوەی ئەبن. ژن ئەگەر لە ناو ڕێخست نابێت تەبعاً دەوری زیاتر ئەبێت و یعنی بێت بە ناو خەڵکا زیاتر بگەڕێن و خەڵک پێشخەن و پەروەردەی مناڵ و شارستانیەت و ئەو شتان یعنی هەمووی ژن زیاتر پێشکەوتوترە و دیقەتی زیاترە لە پیاو. بۆ هەموو شتێ یعنی هەر شتێ ژنی تیا بێت ئەو شتە سەرکەوتوتر ئەبێت. طبعا ئەمە یعنی جێگای دڵخۆشیە ژن و پیا و تقریبا وەکو یەک وایە. ئەمیش ئەوەی دەرخستووە کە هاوسەرۆکی ئیشی خۆی کردو و ئیشی خۆی بینیوە کە ڕێژەی ژن ساڵانی پێش زۆر زیاتر بووە. جێگای دڵخۆشیە کە بەو شێوە پێشکەوتۆ باشووریش. سێوە خدر هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە هەرێمی ڕاپەڕین باسی لەوە کرد لە باشووری کوردستاندا لە ناو ڕێکخرا و لایەنە سیاسی و مەدەنیەکاندا سیستمی هاوسەرۆکایەتی پەیڕەو ناکرێت بەهۆی زاڵبوونی ئەقڵیەتی کۆنەپارێزی و دەسەڵاتی پیاوسالاری. من زۆر بە پێویستی ئەزانم بە تایبەتی ئافرەتان ئاوا بجەنگن بۆی بەشدار بن لە ئیش و کاری ڕێخستندا هیچکان نەمێنەوە لە ماڵەدا. من زۆر بە پێویستی ئەزانم ئەمەیان. دواتریش من یەک بە یەک دەستخۆشی لەم هەواڵانە ئەەکەم کە ئەزیەتیان کێشە ئاوا ماندوو بوون بە خۆڕاگری و بەرخۆدانێکی بەهێز مقاومەیان کرد بۆ کاری ڕێخستن. لە ناو تەفگەری ئازادیە هەیە ئەمەیان لە سیستەمی عێراقدا نییە. ئەمەیان نییە سەرۆک و تەواو سەرۆک و جێگراکەی ئێمە سەرۆک و هاوسەرۆکە دەبێت پێگەی ژن بەهێز بێ بۆ کاری ڕێخستن ژن بەهێزترە لە پیاو نەکو پیاو کەواتە جیاوازی ژن و پیاو نییە بۆ کاری ڕێخستن. من پێم باشە ژن زیاتر بەشداریش بێ نەکو پیاو. کاری ڕێخستن بە ئیشی خۆمان دەزانین بە کاری خۆمانی دەزانین پێویستە بەردەوام بین تێدا. کاری ڕێخستنیش ئیشێکی پیرۆزە پێویستە هەمومان تێدا بەردەوام بین. سێوە خدر لە درێژەی قسەکانی داوتی زۆر بە پێویستی دەزانم کە ژنان بجەنگن بۆ ئەوەی بەشدار بن لە کاروبارەکانی ڕێکخستندا. شتێکی قورس نییە ئاواژن دەترسن لێ هیچ شتێک نییە پێویستە بیکەین چون ئەوەی لە توانای ژندا هەیە لە توانای هیچ جیاوازیەکی نییە لە چاوپیا
ژنیش پێویستە بێتە دەرەوە پێویستە کاری ڕێخستن کە ڕێخستن پێویستی بە ئافرەتە گەر کە وەختێک ئافرەت نەبێ کاری ڕێخستن سستە دەبێت ئافرەت لە ناو ڕێخستندا هەبێت لە هەرێمی ڕاپەڕین زۆر بەبێ جیاوازی بە سەرکەوتنێکی گەورەوە دەڕوات هیچ ئەوەیەکمان نییە تا ئێستا لەخوای بەزێدە ڕۆژی هەینی 15 تەمموز سێمین کۆنگرەی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان با بەشداری ڕێژەیەکی زۆری ژنان لە شاری سلێمانی بەڕێوەچوو هەریەک لە تارە حسێن و سەلام عەبدوڵڵا وەک هاوسەرۆکانی نوێی تەفگەر هەڵبژێردران.